دوای ئەوەی کە نوێنەری دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوەرە و پەنابەران بە شێوەیەکی فەرمی سەردانی شوێنی ڕووداوەکەی کردووە وە کار بۆ ناسینەوەی تەرمی 5 کەس کراوە و تەرمەکان بە هەوڵ و هاوکاری کاگلاوری شێخزەنجی گەڕێنراوەتەوە هەرێمی کوردستان. ئێساوە تەرمەکان ڕادەسی کە سوکارەکانی ئەکرێتەوە و مەلەف بۆ هەر 15 کەسەکەی کە بێسەر و شوێنن کراوەتەوە DNA پرۆفایل لە نزیکترین لە نزیک کە سوکارەکانیان وەرگیراوە و ئەو زانیاریانە سەررجەمێچێتەوە شوێنی ڕووداوەکە و ئاڕاستەی پۆلیسی کەناراوەکان ئەکرێ بۆی کە بتوانین چارە نووسی ئەو پەنابەرانە دیاریکەین بۆ کەسوکارەکانی. ئەوەی کە منەمێ ئاماژەی پێ بم پێشتریش ئاماژەم پێداوە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دوێنە کۆمەڵە هەواڵ و زانیاری زۆر نادروستی بڵاو کردوێتەوە سەبارەت بۆ ڕووداوە و شوێنی ڕووداوەکەی بە هەڵا وەسف کردووە و ناکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە بەم شێوە مامەڵە بکات لە باتەوەی بێ هاوکار و هەمانگی دەستگایەکی مەدەنی بێت کە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەدەیان و سەدان تەرمیگەڕانوێتەوە بە سەدان بەنابەری لە گرتوخانەکانە ڕزگار کردووە و نەک زانیاری بەو شێوێ بڵاوکەنەوە و کەسوکاری قوربانەکان بخەنە قەلەقیەوە سەربارەوەی کە ئەمان تەعزیان هەیە ناو بە هەڵە بڵاوکەنەوە شوێنی ڕووداوەکە بە هەمان شێوە. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان ڕووداوەکەی بە دەریای ئیجە وەسف کردووە و یەختی کردووە بە پاپۆر و ناوی سەرجەم قوربانەکانی بە هەڵاین کردووە. بەدەر لەمەش کاگلاوری شێخزەنجی ئەرکی لە ئەستۆگرتنی تەرمەکانی لە ئەستۆگرتووە بۆ گەڕانەوە ئەمان وەسفیان کردووە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەداخەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەیکردووە بەڵێ ڕاستە لە ماوەی ساڵانی ڕابردوو کاک نێچرەوان بارزانی و کاقوبات تاڵەبانی ڕۆلیان بینیەوە ئەوانیش بەس لە دابینکردنی تێچووی قوربانەکان بووە ئەگەرنا سەررجەمی کاروبارە یاساییەکان نوێنەرەکانی دەستگای لووتکە لە وڵاتان لە تورکیا و لە یۆناان و لە سەررجەم ئەو ڕووداوە نەخوازراوانی لە ماوەی ساڵانی ڕابردوو ڕیاوە زیاتر لە 260 بۆ 270 جەنازەبوونی هەبووە. ئەمانە هەمووی بە ڕێکارێکی یاسایی زۆر قورسات تێپەڕیون. من وەکو نوێنەری کاک شێخ لاوەر لە هەوڵ و بەدواچوو نابین بۆ هێنانەوەی تەرمەکانی کە لە ئێستا نەدۆزراونەتەوە لە ڕێگای ڕێکخراوی لووتکەوە هەوڵی باشمانداوە لەگەڵ وڵاتانە تەنسیقمان کردوت بۆی بتوانین بە زووترین کاتە تەرمەکان بێننەوە. کارەساتانی کە خۆڵقێ هەموو هەرێمی کوردستان و ناوچەکانی هەرێمی کوردستان و هەموو گەنجان و بێکارەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە بۆیە پێشتریش لە زۆربەی ڕاگەیانەکان ڕامانگەیان ئومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەی خۆیان بتوانێت بەرنامە و پلان و پرۆژەیەک داڕژێ کە جارێکی ترم کارەساتانەی کە تووشی گەنجەکانمان بوونەوە سەری خۆیان هەڵەگرن و ملەنێنە دەریاکانی دەرەوەی هەرێمی کوردستان و دەخنچێنە دەرگایەکانە ئومێ دەکەین پلانەکە بە شێوەیەک بێ ئەمانە جارێکی تر دووبارە و چەندبارە نەبێتەوە. وەڵای ئەم کارەساتەوە کەیتر ئەمانە کە قەرارە دەونسکەی 50 سەرنشین لە وڵاتی ئەوان و بڕیاریان بەرە وڵاتی ئیتالیا بەڕێوەکەم بە یەختێک ئیتر لە هەمان ڕۆژەکە دەکاتە نۆنی بەیانی هەواڵەکە بڵاو بۆ کەم یەختە ژێر ئاو کەوتووە کۆمەڵە لەوانە ڕزگاریان بیتر کۆمەڵەش بێ سەرشێن و تقریبا نزیکەی 12 تەرمیش دۆزراوەتەوە بۆت نەقوربانی تر یەک لەو تەرمانێکە دۆزراوەتەوە برایەکەی من بووی. باشە کەی بەڕێکەوتە چەندێکە لەوێ؟ نزیکەی 3 مانگ دەبێ ماوەی ماگونیوێت لە تورکیا و داوەش نزیکەی مانگێکەوە ماگو شتێک لە وڵاتی یۆناان بوو لە سینا ئیتر لە دواوە قەرارێدا کە بەرە وڵاتی ئیتالیا بەڕێکۆم بوو. ئاخر سات کرد کێوەکو بنەماڵە قسەتان لەگەڵا کردووە ئەو شەوە بوو کە بەڕێکەوت بەیانێکم ڕووداوە ڕوویدا.